کۆمیتە ڕەخستنی پێشدار بە ئامادەبوونی سەرجەم مدیری فەرمانەکان لە سنوورەکەدا کۆبوونەوەیەکی حیزبیمان ڕێخست بوو بۆیان زیاتر پەیوەندیدار بوو بە چۆنیەتی ئەدای ئیشکردنی دوای کۆنگرەمان و هەروەها پەیوەندی بە چۆنیەتی خزمەتکردنی سنوورەکەەوە هەبوو کە لە داهاتوودا چۆن بتوانین خزمەتی کۆمەڵانی خەڵک بکەین بە شێوەیەکی گشتی و بەتایبەتی سنووری پێشدەر و بە شێوەیەکی گشتی لەسەر مەسەلەی دەستخۆشی بوو لە هێزە ئەمنیەکانمان و لە نەخۆشخانە ئەوانە سەبارەت بە سەرکەوتن بەسەر نەخۆشی کۆڕۆنادا کە سنوورەکەی ئێمە لەگەڵ ئێران و ئەوانە بەندە و بە درێژای هەم ئەو سنوورە توانیمان بەڕاستی ڕێگرێکی باش داهاتچۆ و لە تەداخلاتی هاتچۆ ئەوانە بکرێ و لە دوای ئەوەدا باسی ڕوونکردنەوەی ئەوە کە سەبارەت بە دوای کۆنگرە و ئەدا ئیشکردنی ئێمە لە دوای کۆنگرە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵک بە شێوەیەکی گشتی و یەکانگیر دەبێ و دەمانێت بەڕاستی کادرەکانمان لە حکوومەت خزمەتێکی بێوێنە بکەن بەبێ فەرق و جیاوازی بتوانین خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین لە سنووری پێشدەر.